حکومەت هەرێمی کوردستان باس لەوە دەکات کە 284 هزار دینار بەرمیلێک نەوتیان لەسرە کە دەیفرۆشنەوە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە 100 هزار دینار واتە بە 165 دامیان کردووە. من لێرەوە ڕای دەگەێنم ئەم بابەتە ئەسڵ ئەساسی نێوەڕاستی تێدا نیە، چونکە ئەگەر بینە سەر واقعەکە بەم شێوەی خوارەوەیە. ئەگەر حکومەت هەرێمی کوردستان 7 میلیارد دیناری تەشخیص کردووە بۆ کڕنی نەوت، دەوام باس لەوە دەکەن نەوتی نێوت شاخاویەکان دابەش دەکەن کە دەکاتە 58 میلیۆن لتر، ئەم 58 میلیۆنە زەربی زەربی ئەو بڕێکراوە بکەین کە ئێمە باسی لێوە دەکەین دەکاتە 82 میلیارد دیناری. یعنی لێرە جیاوازێکی 12 میلیارد دیناری هەیە کە حکومەت دەڵێ ئێمە 7 میلیاردمان تەشخیص کردو، بەڵام با 82 میلیارد بۆ نەوتەکە. و ئێستا باس لەوە دەکەن بە 284 هزار دینار لەسەریانە بە شێوەی دەعم دەیدەن بە هاوڵاتیان، بەڵام ئەو بە یەک شێوەیەک دەعمکردن نییە، بە 100 هزار دینار لەسەر هاوڵاتیان هەرێمی کوردستان حسابی دەکەن. لە کاتێکدا کە نەوت لە بەغدا بە 30 هزار دینار دەدرێت بە هاوڵاتیان، لە هەرێمی کوردستان بە 100 هزار دیناریان پێیان دەدرێت. کوردستان بە 284 هزار کڕیبێتی کەواتە 82 میلیاردی تەرخان کردووە بۆ کڕینی نەوت، لە کاتێکدا ئەماوتیان 7 میلیاردمان تەرخان کردووە. ئەگەر حکومەت هەرێمی کوردستان بە شێوەی دەعم بیدات دەبێت بەرمیلێکی نەوت بە 30 تا 50 هزار دینار دا بە هاوڵاتیان هەرێمی کوردستان، بەڵام ئەوان دەڵێن بە 100 هزار دینار دەین بە هاوڵاتیان هەرێمی کوردستان. سکۆکو ئاماژەم پێکرد 258 میلیۆن لترمان پێویستە ئێمە بۆ تەواوی هەرێمی کوردستان، 58 میلیۆنمان پێویستە بۆ ناوچە شاخاویەکان، ئەمان 7 میلیاردیان تەرخان کردووە، بەڵام ئێستا 82 میلیارد نەوتمان کڕیوە، واتە 58 میلیۆنیان کڕیوە کە دەکاتە 292 هزار بەرمیل. ئەم بڕە نەوتە دەبێت بە شێوەی 30 هزار بۆ 50 هزار بە شێوەی دەعم بێت ئەگەر بەو شێوە بدرێت بە هاوڵاتیان هەرێمی